سڵاوتان نەبێت من ڕەوەندەم لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکە. مەلا بەختیار لە پەیامێکی نوێدا باز لە سیستمی هاوسەرۆکی و دۆخی ئێستای یەکێتی دەکات. گرفتێکی دیکە ڕوو لە سلێمانی دەکات و خۆراکی خانی بە ساڵاتچوان و بێسەرپرشتان ڕادەگیرێت. هەڕەشەی بڕینی موچە لە بەشێکی مامۆستایان و فەرمانبەران دەکرێت. هۆشداری لە سەرهەڵدانی قەیرانێکی مەترسیدار لە هەرێم دەدرێت. مەلا بەختیار باز لە سیستمی هاوسەرۆکی و دۆخی ئێستای یەکێتی دەکات و ڕەخنەی توند ئاراستەی بابڵ تاڵەبانی دەکات و ڕاتیشی دەکاتەوە سوکایەتی بە پیرۆزیەکانی ئیسلام کردبێت. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی وەڵامی تۆمارێکی دەنگی بابڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی دایە و دەڵێت ئەو قسانەی بابڵ تاڵەبانی لەسەر من کردوێتی بە مەبەستی سیاسی کردوێتی بۆ ئەوەی لە ڕێگەیەوە لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگ کۆکاتەوە. مەلا بەختیار لەژێر ناونیشانی ڕوونکردنەوەیەک لەسەر قسەکانی بابڵ تاڵەبانی لە تۆمارێکی ڤیدیۆیدا لەبارەی خودای گەورە ڕەتی دەکاتەوە کە هیچ سوکایەتێکی بە پیرۆزیەکانی ئیسلام کردبێت. ئەمەش دوای ئەوەی تۆمارێکی دەنگی بڵاوکرایەوە کە بابڵ تاڵەبانی ڕایگەاندووە بەهۆی ئەوەی مەلا بەختیار قسەی بە خودا وتووە بۆیە بودجەی دەستگاکەی بڕیوە. مەلا بەختیار وەک ڕخنەیەکی توند لە بەڕێوەبردننی ئێستای یەکێتی لەلایەن بابڵ تاڵەبانی و سەرکردایەتی ئەو حیزبە باسی لەوە کردووە. لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی 6 مانگ جارێک دادەنیشتن و دەستکاری پەیڕەو دەکەن دەسەڵاتەکان دەگۆڕن و ناوبراو دەژڵێت لە مێژووی یەکێتیدا نەمان بینیوە لە دوای کۆنگرە 3 جار دەستکاری پەیڕەوی ناوخۆی یەکێتی بکرێت. هەر کاتی خۆشی پێموتن هاوسەرۆکی یەکێتی بەکەڵک نایەت و ساڵێک نابات چی بەسەر دێت کە بینیمان چیتان بەسەر هات. لە دوای کارەساتی هەکاریەوە دۆخی یەکێتی ئەوەندە خراپ نەبووە، بەڵام بابڵ تاڵەبانی دەڵێت وانە. مەلا بەختیار بەڵگەی خراپی دۆخی یەکێتی بۆ بابڵ تاڵەبانی دەهێنێتەوە ڕوونی دەکاتەوە ساڵی 2014 یەکێتی 837,711 دەنگی بەدەست هێناوە لە کاتێکدا کە بابڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی و کەسانی دیکەش نە لە مەکتەبی سیاسی بوون نە لە سەرکردایەتی بوون. ئەو کۆمپانیایی خۆراک بۆ بەشێکی زۆر لە فەرمەنگەکانی وەک نەخۆشخانە و چاکسازی و شوێنەکانی چاودێری کۆمەڵایەتی ئامادە دەکەن هۆشداری لە ڕاگررتنی کارەکانیان دەدەن و دەڵێن پارێکی زۆرمان لای حکوومەتە و ناتوانین بەردەوام بین لە دابینکردنی خۆراک ئەگەر پارەکەمان بۆ خەرج نەکرێت. باپی نووسراوێکی کۆمپانیای موف کە ئەرکی دابینکردنی خواردنە بۆ شوێنەکانی سەر بە چاودێری کۆمەڵایەتی و چاکسازیەکان کۆمپانیەکە ناتوانێت دوای زیاتر لە 8 مانگ و خەرجکردنی 400 ملیۆن دینار لە کارەکەی بەردەوام بێت. ئەویش بەهۆی نەبوونی ڕەزامەندی دارایی و خرج نەکردنی پارەکانیان لەلایەن وەزارەتی داراییەوە. کۆمپانیەکە لە نووسراوەکەیدا ئەوەشی خستۆتە ڕوو ئەوان ناتوانن لە دوای 15 ئەم مانگەوە بەردەوامی بە دابینکردنی خۆراک بدەن. لە ئێستادا سلێمانی دارایی بە جۆرە خراپە کە کاریگەری کردوتە سەر دەرمان و خواردنی نەخۆشخانە و بەنزینی ئامبوڵانسەکانی فریاکەوتن و خواردنی خانەکانی منداڵان و بەساڵەچوانیش. بەپی بە دوادەچوونێکی شارپرێز لە بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی بەشێک لە مامۆستا و فەرمانبەران پەیوەندیان پێوەکراوە ئەگەر لە ماوەی 1 هەفتە پێشینە و قەرزەکانی هاوسەرگیری نەگەڕێنەوە ئەوە موچەی ئەم مانگەیان پێنادرێت و دەست بەسەر موچەکانیاندا دەگیرێت. ژمارەیەک مامۆستا و فەرمانبەری سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵات بە شارپرێسیان ڕاگەاند پەیوەندیان پێوەکراوە کە پێویستە لە ماوەی 1 هەفتە چەند پارەی پێشینیان لەماوە بگەڕێنەوە ژمێریاری پەروەردە و بە پێچەوانەوە دەست بەسەر موچەی ئەم مانگەیاندا دەگیرێت. لە دوای بەدواداچوونی شارپرێس بۆ ئەم بابەتە ئەشرەف فازیل بەڕێوەبەری گەنجینەی دوی سلێمانی ڕایگەیاند هیچ داوایەکی وایان لە فەرمانگەکان نەکردووە بۆ فشارکردن لە مامۆستا و فەرمانبەران بۆ وەرگرتنەوەی پێشینەکان. لەلایەکی ترەوە بەڕێوەبەری ژمێریاری لە بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵات بە شارپرێسی ڕاگەیاند ئەوان پێیان ڕاگەاندراوە کە پێویستە پێشینەکانی هاوسەرگیری لە مامۆستا و فەرمانبەران وەربگرنەوە و ئەوانەی کە قەرزەکانیان زۆر بێت لایەن بۆیان دەکەن بە قیست و ئەوانش کە بڕێکی کەمیان لا بێت بە یەک جار لەیان وەردەگیرێتەوە.
ئەندامێکی پەرلەمانی کوردستان هۆشداری دەدات و حکوومەت لەسەر هەڵدانی قەیرانێکی گەورە و مەترسیدار ئاگادار دەکاتەوە. دەژڵێت لە ئێستادا غازی ماڵان ڕووی لە کەمبوونەوە کردووە و نەوتیش بە شێوەیە گرانە هاوڵاتیان پەنا بۆ بڕینەوەی دار و تێکدانی ژینگەی کوردستان دەبن. عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد زستان و سەرما لە ڕێگایە گرانی نەوتی سپی ماڵان کێشەیەکی جدی گەورەیە بۆ هەزاران خێزان. پێویستە حکوومەت و دەسەڵات داوای خەڵک بۆ دابشکردنی نەوت بە هەند وەربگرن. ئەو پەرلەمانتارەت چەند پێشنیازێک بۆ حکوومەت دەخاتە ڕوو دەڵێت گرانبوونی نەوتی سپی ماڵان و کەمبوونەوەی غاز و مەترسی دەربڕین و شێوانی ژینگە یەک هاوکێشەیە و هەمووی پەیوەندی بە یەکەوە هەیە. پێویستە حکوومەت و دەسەڵات لە ڕێگەی وەزارەتی سەمەنە سروشتیەکانەوە زۆر بە زووی لەم بارەوە هەنگاوی کرداریان هەبێت. ئەوەشی ئاشکرا کردووە ئەمڕۆ بە واژووی 37 ئەندام پەرلەمان داوایان کردووە کۆبوونەوەیەکی تایبەت بۆ ئەو مەبەستە و بە ئامادەبوونی وەزیری سەمەنە سروشتیەکان بە وەکالەت ئەنجام بدرێت. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەر بن.